بەداخەوە دوێنێ شەو کاتژمێر 10 چارەک شەڕێک لە نزیک مزگەوتی گەورە ڕووی داوە لە بین چەند گەنجێکە دەرەنجامی شەڕەکە کە لەسەر شتێکی واژ نەبووە بڵین بگاتەوە حاڵەتە دوان لەو کەسانە بریندار بوون بە چەقۆ لایەن دوو کەسی ترەوە پاش گەاندنیان بۆ نەخۆشخانە بەداخەوە لەبەر سەختی برینەکان گیانیان لەدەستدا ئەو دوو کەسە کوژراوە دیار کوردن و موالیدیان 96 و خەڵکی شاری سلێمانین هەر لەگەڵ بوونی ڕووداوەکە هێزەکانی پۆلیسی فریاکەوتن کە چالاکانە لە نزیک ڕووداوەکە بوون دیار تۆمەتبارەکان هەڵاتون دوای چارەسەری سەرەتایی تا ئەمبوڵانسەکان هاتوون پۆلیسی فریاکەوتن لێوە بوون دواتریش تۆمەتبارەکان بەناو بازاڕی شاری سلێمانیا قەیسەرەکان هاویستوانە دەرباز بن بەڵام پۆلیسی فریاکەوتن زۆر چالاکانە گرتویان و تەسلیم بە بنکەی پۆلیسی سەرایان کردوون لەگەڵیشا دوو تۆمەتباری ترمان دەستگیر کردووە کە یەکێ لەو تۆمەتبارانە لەگەڵ بە کوژەکان بووە یەکی تریشیان لەگەڵ کوژراوەکان بووە بە بڕیای دادوەر سەرجەمیان بندن بۆ لێ کۆڵینەوە کرد تا بزانین ئەم دوو کەسە چەند ڕەبتیان هەیە بە ڕووداوەکە و ئایا شەریک بوون یا شەریک نەبوون یا چۆنێتی ڕووداوەکە چۆنە دوان لەوانە دانێن ناوە بە تاوانەکە کە ئەوان هەستاوان بە کوشتنی ئەم دوو کەسە لە بەرواری سیوێکی دا بنکەی پۆلیسی بەختیاری ئاگادار کرانەوە کە لە ساحەی یەکێک لە قوتابخانەکانی گەڕێکی شۆڕشا کەسێک بە کوژراوی لەوێ کەوتووە پاش چوونی تیمەکانی بەڵگەی تاوان و پۆلیسی بەختیاری دەرکەوت کەسەکە عەرەبە بەڕەگەز عەرەبە پاش لێکۆڵینەوەکردن و هەڵگرتنەوەی زانیاریەکان توانرا ڕێوشێنی تۆمەتبارەکە بدۆزرێتەوە بگەینە ناوی سیانی بەڵام ئەو فرسەتی هێنابوو کە بەرەو بەغا هەڵات بوو بۆیە لە ڕێی بەڕێوەبەری پۆلیسی سلێمانیەوە بە تەنسیق لەگەڵ پۆلیسی فیدراڵی بەغا ئەو تۆمەتبارەمان لە بازگەی شەعب دەستگیر کرد و هێناومانەتەوە سلێمانی و ئەویش دانی بە تاوانەکانەوە کە بە تەنها ئەو کاری کردووە ئەو کەسەی کوشتووە و دان پێدانانەکەی لای دادوەر پەسەند کراوە دوو تۆمەتبار کە یەکیان لایەن هێشتنی تاوانەوە دەستگیر کراوە زیاتر لە 25 ماتۆڕی لەناو شاری سلێمانیا دزیوە و دانی ناوە بە تاوانەکەی و لە ئێستادا بەندە دوو تۆمەتباری تر کە کوردن هەستاون بە دزینی سندوقی خەیری نەخۆشخانەی هیوا کە بڕێک پارەی تیا بووە پۆلیسی نێشتنی تاوان توانێتی دەستگیریان کا و دانیان بە تاوانەکەیان ناوە